میساقی میلی خەونی تورکیای نوێ هەموو جەنگێک دوو دانیشتن بە دوای خۆیدا دەێنێت. یەکەم بۆ هەڵگیرسانی جەنگەکە، دووەم بۆ کۆتایی هێنان بە جەنگەکە. دوایەوەی دەوڵەتانی هاوپەیمانان لا جەنگی یەکەمی جیهانی بەرەی ئەڵمان و خەلافەتی عوسمانیەکانیان شکان، میراتی ئەو خەلافەتەیان دابەش کرد. دوای جەنگەکە ڕێکەوتنامەی مۆدۆرز بۆ وەستاندنی شەڕ لە نێوان دەوڵەتانی هاوپەیمان و عوسمانیەکان کرا بە مەبەستی کۆتاییێنان بە جەنگ و عوسمانیەکان دەستبەرداری تەواوی ئەو ناوچانە بوون کە لە جەنگەکەدا لە دەستیاندا بوو، لە ناویاندا ئەستەنبولی پایتەختی خەلافەتەکە. داگیرکردنی ویلایەتی مووسڵ لەلایەن بەریتانیاوە وای کرد خۆپشاندان و ناڕەزایەتی لە دەسەڵاتی عوسمانیەکان بەڕێوە بچێت. دواتر بەرەی داکۆکی لە ماف با ڕەزامەندی محەممەدی شەشەمی سوڵتانی عوسمانیەکان ئەفسەری پلە باڵای بە ناوی کەمال ئەتاتورک ڕاستپارت بۆ گرتنەوەی زۆر ناوچە. بۆ مەبەستا ئەتاتورک گەیشتە ناوچەی ئەنادۆڵ و باکووری کوردستان، پەیوەندی کرد بە کەسانی خاوەن نفوذ و دەسەڵات، توانی بەرەیەکی بەهێز دژی داگیرکاری ئینگلیز و هاوپەیمانەکان پێک بێنێت. ئامانجی گەورەی لێدان بوو لە یۆنان. تورکەکان بەو جەنگە دەڵێن جەنگی ڕزگاری. سوڵتانی عوسمانیەکان ئەو کاتە لە شاری ئەستەنبول لە ژێر کۆنتڕۆڵی هاوپەیماناندا بوو، بەڵام مستەفا کەمال ئەتاتورک تا دەهات دەسەڵاتی زیادی دەکرد. ساڵی 1990 مستەفا کەمال و هاوڵەکانی کۆنگرەیەکیان لە شاری سێواس بەست. لەم کۆنگرەیەدا بنەماکانی کارکردنیان داڕشت و دواتر ناونرا میساقی میلی کە بە پێی ئەو میساقا ڕۆژاوای کوردستان و باشووری کوردستان بەشێکن لە خاکی عوسمانیەکان. دەقی ڕێکەوتنامەکە کە ناسراوە بە میساقی میلی، یەکەم هەر سێ ویلایەتی قەرس، باتوم، ئەردەهان ڕیفراندۆمیان تیادا ئەنجام دەدرێت کە ئایا لەگەڵ عوسمانیەکان دەمێننەوە یاخودنا. دووەم دیاریکردنی چارەنووسی یاسایی ڕۆژاوای تورکیای نوێ کە تا بەستنی پەیماننامەی ئاشتی بە هەڵواسراوی دەمێنێتەوە و دواتر ڕیفراندۆمی بۆ دەکرێت. سێەم ئاسایشی دەریای مەرمەڕە و شاری ئەستەنبول دەبێت لە بەرامبەر هەر هێرشێک پارێزراو بێت. چوارەم دەستەبەرکردنی پێشکەوتنی نیشتیمانی و ئابووری، سەرخستنی مەرجەکانی پێشکەوتن وەک بنەمایەک بۆمانەوە. پێنجەم ئەو بەشەی خاکی عوسمانی کە زۆربەی دانیشتوانەکەی عەرەبە لە دوای ئاگربەستی 30 ئۆکتۆبەری ساڵی 1970 لە ژێر کۆنتڕۆڵی دەوڵەتانی ئەوروپادا ماونەتەوە، پێویستە بە ڕیفراندۆم چارەنووسیان یەکلایی بکرێتەوە. شەشەم لا چوارچێوەی بنەماکانی ڕێکەوتنەکە مافی کەمەنەتەوایەتیەکان پارێزراوە و دەستەبەری مافەکانیان دەکرێت. ئەو پەیمانان لە 28 کانونی دووەمی ساڵی 1920 پەسەند کرا. باپی ئەو پەیمانە دەبوو سەرجەم هێزە سەربازیەکان لە شوێنی خۆیان بمێننەوە تا بەستنی پەیماننامەی ئاشتی. ویلایەتی مووسڵ کە زۆرینەی خاکی باشووری کوردستانی ئێستای دەگرتەوە لە ژێر دەستی عوسمانیەکاندا بوو، بەڵام بەهۆی استراتیژی ناوچەکە 14 ڕۆژ دوای ڕێکەوتنەکە بەریتانیا هێرشی کردە سەر ویلایەتی مووسڵ و داگیری کرد. دواتر پەیماننامەی سیڤەر بەسترا، بەڵام دوای 3 ساڵ تورکەکان خۆیان وەک مەزلوم دەبینی و هەوڵیاندا کۆتایی بە سیڤەر بهێنن. ساڵی 1923 لۆزان لە نێوان تورکیا و هاوپەیمانان مۆر کرا و تورکیای نوێ دامەزرا بە سنوورەکانی ئێستایەوە. بەندەکانی میساقی میلی کە ویلایەتی مووسڵی دەگرتەوە خرایە کتێبخانەکانیان و کۆتایی پێێنرا، بەڵام تورکیا لە هەوڵی زیندووکردنەوەی ئەو پەیمانەدایە و باشووری کوردستان و ڕۆژاوا بە خاکی خۆی دەزانێت و هەوڵەکانی بۆ گرتنی دەست پێ کردووە. لە ئێستادا لە ڕۆژاوای کوردستان کانتۆنی عەفرین، گرێسپی و جەرابلوس و زۆر ناوچەی تری داگیر کردووە. لە باشووری کوردستانیش بە قوڵایی دەیان کیلۆمەتر هاتۆتە ناوەوە و کار بەدەستانی نایشارنەوە کە ئەوان شەرعیەتیان هەیە لە ناوچەکە و دەیانەوێت بگەنەوە بەو سنوورە. مانگی 11 ساڵی 2016 ڕەجەب تەیب ئەردۆغان وتی ئەگەر دەیانەوێت بزانن مووسڵ بۆ ئێمە چییە، با بچن میساقی میلی بخوێننەوە. ئەمە وەک ئاماژەکردنێک بوو بەوەی خاکی تورکیایە.